بیانی بەڕێز و خۆشەویست لاڵقێشی تری بەرنامەی بەگوێری لەگەڵ بەڕێز دکتۆر عەبدوڵلەتیف بە یەکتر شاد دەبینەوە بۆ گفتوگۆکردن دەربارەی حکومەکانی ئاینی پیرۆزی ئیسلام لە کۆندا و لە ئێستادا ئایا ئەکرێ وەک خۆی جێبەجێ بکرێ. بەخێرەوەی کاک دکتۆر سپاس دەکەم خۆش بێت. سپاس دەکەین بۆ ئامادەبوون لە بەرنامەی تری بەرنامەی بەگوێری. ئەگەر لەم پرسیارە دەست پێ بکەین لە شریعەتی ئیسلامدا ئەحکام هەن بۆ ڕێخستنی کێشەکانی خەڵک تاکێک لەگەر تاکێشتر یا کۆمەلگا بە شێوەیەکی گشتی زۆرێک لە ڕخنەگران چۆن نەکرێ بەرنمەیەک 1430 ساڵ بەر لە ئێستا بۆ ئێستا بگونجێ پێیان وایە کەوا بە گۆڕانی سەردەم بە گۆڕانی عەقڵ بە گۆڕانی هەموو ئەو زەمن و کاتە پێویستمان بە گۆڕینی ئەو حکومانە هەیە. ئەگەر تۆ حاکمی وڵاتێک بی چی یەکەیت؟ الحەمدولله وەسەڵات وسەلام عەلا ڕەسوولی الله. سەرەتا وەکو ئیشارەتت بە خاڵێکی گرنگ کرد کە حەقیقەتە بەڕاستی ئەویش ئەوەیە کە ئیسلام عیلاقە و پەیوەندی شەخسەکان خەڵکەکە لە بینی خۆیاندا ڕێک دەخات و زیاتریش لەوە دەیڵێم ئیسلام خوای پەروەردگار کە ناردوویەتی هیچ لایەنێکی ژیانی مرۆڤی فەرامۆژ نەکردووە. پەیوەندی مرۆڤ لەگەڵ خوای خۆی کە خالقیەتی و دروستی کردووە، پەیوەندی مرۆڤ لەگەڵ تاکەکانی تر چۆن بێت تاک لەگەڵ تاک و شخصە ئەو کەسە لەگەڵ خۆی چۆن مامەڵە بکە و خۆی چۆن پەروەردە بکە، کەواتە هەر سێ لایەنەکە ئیسلام بەرنامەی بۆ داناوە لەگەڵ خوای خۆت چۆن بیت، لەگەڵ نەفسی خۆت چۆن بیت و لەگەڵ خەڵکیش چۆن بیت و هەمووشی حکمی خۆی و تایبەتمەندێتی خۆی بۆ داناوە هیچ شتێک نییە لە ئیسلامدا فەرامۆش کرابێت. تاوەکو ئاو خواردنەوەیەک چەند حکمێکی بۆ دانراوە کە بەدەستی ڕاست بخۆیتەوە بە یەک جار پەرداغی کە هەمووی نەخۆیتەوە نەفەس بدەیت 3 جار چاکترە و نەفەس لە ناو ئاوەکەدا نەدەیت. مەبەستم ئاو خواردنەوەیەک ئیسلام فەرامۆشی نەکردووە تا تێگڕای عیلاقات و پەیوەندیەکانی تری کۆمەلگا بە گشتیش ئەوە هەمووی خوای پەروەردگار دایناوە. بەڵام ئایا ئەو بەرنامەیە کە خوای گەورە داینا ئەو هەموو حکمە شەرعیانەی کە هەیە سەبارەت بە هەر یەکێک لە ئێمە تاکێک لەگەڵ خوای خۆی تاکێک لەگەڵ نەفسی خۆی لەگەڵ کۆمەلگا ئایا دەشێت بۆ ئەم سەردەمەی ئێستامان کە 1400 ساڵی بەسەردا ڕۆیشت دەڵێن ئەگەر هاتبا و ئەو بەرنامە و حکم و شەریعەتەی کە دانراوە و پێی دەوترێ ئیسلام ئەگەر دانراوی دەستی ئەبوو بەکر و عومەر و عوتمان و عەلی و بگرە دانراوی محەممەدیش بوایە عەلەیهی السەڵات وەسەلام ئەوە دەمانگوت ناشێت و عەقلی هیچ کەس قبوڵی ناکات کەسانێک بەرنامەیەک دابنێن کە لە سەردەمێک و لە شوێنێکی تایبەت ژیابن ئەو بەرنامەیە حکم کا دوای 1000 ساڵ دوای 2000 ساڵ 1500 ساڵ بێگومان معقول نییە و مەقبوڵیش نییە و شیاویش نابێ. بەڵام لە کاتێکدا کە ئینسان بیر دەکاتەوە ئەو بەرنامەیە و ئەو حکم و شەریعەتانەی کە باسی لێوە دەکەین و دەڵێن پێویستە دەستی پێوە بگرین چکە بەختەوەریمانی تێدایە لەلایەن مرۆڤەوە نییە لەلایەن خوای مرۆڤەکانە. ئەو خوایی کە ئەم ئەرزەی بۆ ئێمە داناوە و دروست کردووە و ئاسمانی داناوە و خۆر و مانجی داناوە هەر ئەویشە شەریعەتەکەی داناوە. پەروەردگار لە قورئاندا پێمان دەفەرمێ إن ربكم الله الذي خلق السماوات والأرض في 6 أيام ثم استوى على العرش يدبر الأمر. أو جاء لآخر دا فرميت هذه السرتي والشمس والقمر والنجوم مسخرات بأمره ألا له الخلق والأمر تبارك الله رب العالمين. خواهي قول أرجو أسمانا كاني دانا خورو مانغو أستيرا كان هموي لا مجرايك دا سورين وكبوي داناون وإيمشي دروس كردوا أو جارة فرماني شي بيكردون كشريعتك يا أو خواهي كأرجو أسماني دروس كرد أو الشريعتي نار جاليرة ودلين هالروجك تواني من زەویەک بێنین لەم زەویە باشتر کە خوا دایناوە بڵێن ئەم زەویە کۆن بووە بە کەڵک نایەت ئەو کاتە بۆشمان هەیە بڵێن شەریعەتەکەی خوش کۆن بووە بە کەڵک نایەت کە بڵێن ئێمە خۆمان کۆنین ئەو کاتە بۆشمان هەیە بڵێن کە خوا دروستی کردوین شەریعەتەکەش کۆنا. کەواتە مەبەستم لە چییە؟ ئەو شەریعەتە بۆ هەموو سەردەمێک و هەموو شوێنێک گونجاوە بۆ چکە خوای گەورە دەفەرمێ ئەلا یعلم من خلق وهو اللطيف الخبير. ئەوەی کە دروستی کردوین نازانێت چی بۆ ئێمە باشە و چیمان بۆ گونجاوە بەڵێ ئەو چاکتر دەزانێت کەواتە شەریعەتەکەی خوا گونجاوە بۆ هەموو سەردەمێک و هەموو شوێنێکی. بەڵام مثلەن
ئەستا تۆ مەسەرەن کەسێک با بڵێن بۆ نمونە یەک لە حکومانە کەسێک دزی کرد بەڵێ یعنی دەستی ئەبڕیت بەڵێ نەک من بیبڕم بەڵام جارە سەرەتا بالەوە دەست وەکو حکمێکی برن ئیلاهی کەسی کە سەیری بڕینی چۆن ئەی بڕیت مەسەرەن بڕینی دەستی دەست کە سەیرکەین بۆچی خوای پەروەردگار دایناوە والسارق والسارقة فاقطعوا أيديهما پەروەردگار کە ئەو حکومەی داناوە بۆ ئەوەی ئەو کەسێک کە دزی دەکات طبعاً خۆ لەسەر شتێکی کەمیش نابڕدرێت ئەو کەسێک کە دزی دەکات دەستی ببڕدرێت بۆ ئەوەی ئەوە علامەتێک و نیشانەیەکە نەخۆی جارێکی تر دەوێت ئەو کارە بکاتەوە چکە دەستەکەی تریشی دەبڕدرێت نە کەسێکی تریش لە ناو کۆمەلگادا دەوێت دزی بکات چونکە دەزانێت عاقبەتی دزیکردن ئەوەیە کە ئینسان هەم دەستەکەی بڕدرا و هەم نیشانەیەکیشە لە ناو کۆمەلگادا دەمێنێتەوە کەواتە بەهۆی ئەو دەست بڕینەوە ڕێگەمان لە دزی گرت ماڵ و سامانی خەڵکیشمان پاراست بەڵام ئەمڕۆ ببوورە ئەمڕۆ کە سیرکەین ئایا کە دزی دەکرێت دەستی دز دەبڕدرێت نەخێر لە جیاتی ئەم حکومە شەرعی کە خوا دایناوە غەڕامەیەک دەکرێت یاخود سجن دەکرێت چەند ساڵێک و بەردەدرێت و لە شوێنێکی سجن دەکرێت کە ئەوانەی دزەکانن قاعی خۆیان هەیە ئەوانەی قاتیل و پیاکوژن شوێنی خۆیان هەیە ئەنواعی ئوسلوب و شێوازی تازەی دزینی تر فێر دەبن لە یەکتر وەکو مەدرسەیەکی دزی فێربوون و یان قەتڵکردن کە هاتەوە لە جاران چاکتر چکۆ هیچی پێوە دیار نییە کابرا هیچی کردبێ و هیچی لێ هاتبێ کەواتە بێگومان بڕینی دەستی دز ئەم ڕۆژ ئەگەر حکوومەت پێی هەڵسێ نەک تاکتاکی خەڵک بەم ئیشە هەڵسن ئەمە کارێکە و بنەبڕی دزی دەکەن باشە ئەمە ئەو حکومە هەینەوە بە نمونە لە حکومەکانی تریشدا هەمان یعنی هاوشێوەیەک هەیە لەگەڵ یەکتریا بۆ نمونە مەسەرەن کەسێک کە دزی کردووە دیارە شەرتی دەست بڕین يعني شرطي خوي هي اما همو ام شرط شروطانا لفقهاء ورقرين يعني لا قراني بيروز دا تنها علي اگر كسيك دزي كر دستي ببر راست بلام علي اگر يشيك علي اگر مال دزرا وقت سارقد نارج اعطوني ساقي سكل دراوي يشي علي اگر لو كمتر هيجي ترينيا هيجي ترينيا يعني بلا يشي شتر علي يعني اگر چەند دینارێکی دزی بەگومانی ئەوەی کە لە چارەگە دینارێک زیاترە دوای لەویش کەمتر بێ لەم حاڵەتەشە ئەبردرێ یعنی لێرە ئاڕای جیاواز زۆرە مەسەرەن تاڵانی ناکرێتە بابی دزیکردنەوە یعنی بەهەدەردانی کۆمەڵی سامانی برن وڵات خۆتان زانین لە عراقێکێکە لەوانەکە هەموو بەرپرسەکان ئەمە ئەکەن ئەمەش هەر دەستی نابردرێ لێرە ئێمە کەوتینە سەر کۆمەڵێک ئەگەر يعني شلون اتواني بزاني كاميان حكمي خويا يعني تو بينز بطل اول لبردمايا تنها يششيان بلين بو خواردنوا اشي باقي تري تشاركي تر جهريتيا يعني تو هميان رفزكيت يا اوتا هميان اخوي تو تاقيكيتوا يعني تو كاميان دكيت من بي هميان رفزكم هميان رفز او كاتا شلون دمين تو بي او دخن شيت بلام اي شلون بزانم كاميشان حكمي خوايا اما بيوندي بحكمي خوايا زور جوانا خواي بيرودغار دفرمي واطيعوا الله واطيعوا الرسول واولي الامر منكم فان تنازعتم في شيء فردوه الى الله والرسول فرمويتي جورالي خواب كان جورالي پیغمبر كان عليه الصلاه والسلام وجورالي سركرده كان بكن لكاري باشدا جورالي زانا كانش بكن لكاري باشدا لفرماني چاكدا ادي اگر فان تنازعتم في شيء اگر هاتو زاناين خويان خلاف لبينيان ده بوكو اشاره بكر يچه دفرمي واچه دفرمي لو كانت دا خوي جورا حلي كردوا او چه شو دوليه نامنت دفرمي فان تنازعتم في شيء فردوه وان تنازعتم في شيء فردوه الى الله والرسول او كاتب بس ده يبقرين توبو قصي خوا وقصي پیغمبري خوا بو قران وحديث قصي هيچ كسي قبولني هيچ زانايك ليره دا بلا قران فرميتي دز دبي دستي ببردري پیغمبری خواش عليه الصلاة والسلام أو حكم رون كردوته كذا فرمي في ربع دينار فصاعدا لربع دينارك كبو خد أماجت بيكر ربع دينارك كدينارك يعني مسقالك زير ربع مسقالك زير بدزي دبي أو بكري كواتا هر چند فلان كزوابل وفلان ماموستا وفلان بناو عالم قسيك بيتشواني قسي پیغمبری خوابي عليه الصلاة والسلام نابي أو دودليو مشكلة من بودروس كابلن شوني تطبيق كين وشون بطلع وك بناسينوا إما خوي جورا أوشي بو حل كردوين دفرمي كخلاف أبو بقرنا أبو قرآن بقرنا أبو حديث وشال سرد أدي بران تالانيش بهمان شيوخ هموي تزيا كزنالت تالاني الإسلام بران باز نكراو لا بالا باز كراو تكاد نوتراوا باز كراو تالاني بدزي حسابها مثلا بهدرداني كسك مثلا نا تزقاك هريك أو بلقي لسرشي لسر ورديتي إسلام كبو كل تاوانك حكم تايبتي خوي داناوا هيج دو تاوان كلا يكتر نشين لا يكتر نتشون خوي جور حكمي شي بودانا ناون كا بو دوشتي ليك جواز بيت
تاڵانی حکمی خۆی هەیە، دزی حکمی خۆی هەیە، پیاوکوشتن حکمی خۆی هەیە. لە ئیسلامدا هیچ شتێک فرامۆژ نەکراوە. ئەمما بڵێن چۆن بیناسین ڕێگاکەی زۆر ئاسانە. کەسێک کە بیوێ ئەویش بگەڕێەوە قورئان کە کەلامی خوا، حەدیثی پێغەمبەر، حەدیث صحیحەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەلام، وەڵامەکەی زۆر ئاسانە. بەڵێ ینی لێرەدا بۆمان ڕوون نەبووە بە تەواوی بزەبت کامیان ئەبێ ڕوونمان حکومەکە بێ ڕوونە لێرە مەسەن بۆ نمونە ئاڵێ کۆمەڵێک لە فقەها ئەمە جگە لەوەی جارێ ینی دەستبڕینەکەش لە مەزهبی ترا جیاواز یشیاڵی بە پەنجەکانی ئەوەی کە ئیشکالی دروست کردو وای لە بەڕێزی دیان لە کەسی تر کردووە کە ئەو ئیشکالانەی بۆ دروست بێت چییە؟ تعسوبی مەذهبی، دەمارگیری مەذهبی و خستنە پێشی قسەی زانایەک یا قسەی مەذهبێک بەسەر قسەی خوا و پێغەمبەری خوادا عەلەیهی سەڵات وسەلام. بەڵام ئەگەر بگەڕێنەوە سەر دینی ڕاستەقینە کە ئیسلام بریتە لە قورئان و حەدیثی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام، ئەو کاتە کێشەمان بۆ دروست نابێ، مشکلە نییە. ڕاستە تۆ لە مامۆستایەک بیستی بێتە شتێک، مامۆستایش تر شتێکی تری بیست بێ، ئەوانە کۆمەڵێک کێشە دروست دەکات بۆ کۆمەلگا و هەروەها بۆ کەسانێکیش کە لە ڕەخنەگرتنن لە ئیسلام بیانوویەکیان بۆ دروست دەبێت. بەڵام ئەو بیانوە زۆر بە ئاسان لا دەچێت. ئەویش ئەوەیە کە بگەڕێنەوە سەرچاوە ئەسڵەکەی ئیسلام کە بریتە لە قورئان و لە حەدیث. زۆر ئاسایە. باشە هەر سەبارەت بەمە تۆ ئازادی تاو ئەدێ بە هەموو ئاینەکانی تر بە کەسێک کە ممارەسەی دینی و خۆی بکە. دیارە لە ئاینی پیرۆزی ئیسلامدا کەسێک دینەکەی لێوە ناژیرێ ئەگەر خێرە دینی ئیسلام بێ لە ئاخیرەتدا. ینی چەندە ئاەتەکە وا ئیشارەکەوا دەڵێ لە ئاخیرەتدا لە دنیادا تۆ ئازادی، بەڵام کە تۆ ترسانیشت ینی پێت وت کەوا تۆ لە ئاخیرەتدا عەزاب دەدرێ وا ئەدی وا لێکرێ، ئەوەش نوعاً ینی هەندێک هەڵەن نوع تهدیدێکە بۆی هەر بێتە سەر ئەم دینە. باش ئایا ئەم ئازادیت چۆن؟ جوانە. ئەو تهدیدەی کە دەکرێت بۆ مەسلحەت و بەرژەوەندی خۆیەتی یا بۆ مەسلحەت و بەرژەوەندی زانایەکە یا بۆ مەسلحەت و بەرژەوەندی خوای گەورەیە. ینی هەر دائیرەیەک سیرکەین، بۆ نمونە قوتابخانەیەک سیرکەین، بۆ نمونە محکەمەیەک سیرکەین، هەر شوێنێک سیرکەی تەماشا دەکەی کۆمەڵێک قانونی تێدایە. ئەو قانونە قوانینی جەزائیە، معاقبەی تێدایە، سزادانی تێدایە، مەنعکردن و ڕێگرتن تێدایە. ئەو ڕێگرتنانە بۆ چین؟ بۆ ئەوەیەکە کۆمەلگایەکەمان بەرەو کوێ بڕوا، بەڕاستی بڕوا بەرەو خراپە نەڕوا. تۆ کاتێک منداڵەکەی خۆت مەنع دەکەی لەوەی کە بچێ بۆ شوێنێکی خراپ کە ڕێد لێگرت، ئایا ئازادیت لێ زەوت کرد یا ناتەوێ تۆ ناتەوێت بەرەو شوێنێکی خراپ بڕوا کە مستەقبەلی خۆی تێدا لە ناوچێ. یعنی ئیسلام بەڵێ ئازادی داوەتە تاکەکان، بەڵام سنووریش هەیە بۆ ئەم ئازادیە. ئازادی یەکسانی نییە بە بەرەڵایی. خوای پەروەردگار ئەوەندە بە ڕەحمە بە عەبدەکانی خۆی ناوێ عەبدەکانی خۆی تووشی سەر لێ شێواوی و گومڕایی و خراپە بن. کاتێک کە خوای گەورە بۆ نمونە عەرەقی حرام کردووە، بۆ کەس ئەگەر بێت و هەرچی خەڵکی سەر ڕووی زەویە عەرەق بخواتەوە خوا زەرەر دەکات؟ بێگومانە. ئەی بۆ لێی حرام کردوین، پێویستی بەوەیە لێمان حرام نا، بۆی عەقڵەکەی خۆمان پارێزراو بێت، سەلامەت بێ. کە دزی لێ حرام کردوونی دەڵێت دەبێت دەستی ببڕێ. بۆچی؟ بۆی ماڵی من و تۆ سەلامەت بێ. کە وەلەکم فی القصاص حیاة یا ئولی الألباب. ئەو کەسێک کە کەسێک بە ناحەق دەکوژێ دەبێت بکوشترێتەوە لە ئیسلامدا. بۆ کە بە عەمدی بیکوژێ. خوای گەورە چی ئیشی بەوەیە؟ خۆ نەکەس و کاری خوای گەورەیە کوشتراوە و نە خزمیەتی. مەسەلەکە بۆ پاراستنی خوێنی خەڵکە. کەواتە ئیسلام کاتێک کە هەندێک سنووری داناوە یا هەندێک هەڕەشەی تێدایە بۆ بەرژەوەندی خەڵکەکەیە، نەخوای پەروەردگار خۆی ئیشی بەوە. بەڵام بە هەمان شێوە کەسێکی غەیرە برین ئیسلامیش پێی وایە لە ئاینەکەی خۆی حەقتر لەوەی ئێمە، وەکو ئێمە ئەویش بیرەکاتەوە. ئەڵێ منیش من حەقترم، چی ئەڵێ تۆ حەقتر؟ باشە، ئەمە نابێ وەکو سۆفسڵایەکانمان لێبێت، هەر کەسە بە پێوەری خۆیشت بپێوێت. ئەگەر بێت و کێشەیەک لە بینی من و تۆدا بێت، تەنها من و تۆ بۆ نمونە، ئەو کاتە تۆ خۆت بەڕاست دەزانم، میشی خۆم بەڕاست دەزانم. بەڵام ئەگەر هێزێکی لە سەروی من و تۆوە هەبێت کە ئەو تەرازوەکەی ئەو تەرازوی حەق بێت، ئەو کاتە منیش و تۆش دەیە بۆ ئەو بگەڕینەوە یان نا دەی بۆ ئەو بگەڕینەوە. ئەگەر بێت و کێشەی نێوان ئیسلام و جوولەکەکان و گاورەکان و بوزیەکان و مەجووسیەکان و عەلمانیەکان و هەر هەمویان کێشەکە کێشەیەکی شەخصی بێت لە بینی کۆمەڵێک تائیفە و گروپدا بێت، ئەو کاتە دەڵم بۆ دەبێت ئیسلام بەسەر ئەوی تردا ڕەئی خۆی فەرزکە یان ئەویان بەسەر ئیسلامدا ڕەئی خۆی فەرزکە. بەڵام معادلە و کێشەکەی ئێمە لە بینی کۆمەڵە کەسێک لەگەڵ کۆمەڵە کەسێک نییە. کێشەکە و معادلەکە لە بینی خوای ئەرز و ئاسمان لەگەڵ کۆمەڵە کەسێکە کە ئەو دینە قبول ناکەن ولا يدينون دين الحق. ئەو دینە حەقی کە خوا بۆی ناردون قبولی ناکەن کە لە بەختەوەری خۆیاندایە قبولیکەن. کەواتە
بوزیەکیش بێ بڵێ وەڵام من پەرستنی بوزان بەلاوە حەقا تۆ دەبێ بڵێ تەواوە نا لە سین و لە هند و نازام لەکوێ هەیانە مشک دەپەرستێ دەبێ بڵێ کاکە دەبێت ڕێزی بۆ دانم چێ دەڵاویژی خۆی بەلاوە تەواوە نا کاتێک کە دەچیتە بۆ نمونە دوکانی قماش فرۆشی دەتەوێت 10 متر قماش بکڕیت ئەگەر دوکانێکیان مەترەکەی 90 سانتیمتر بێ یەکێکیان 150 سانتیمتر بێ ئەوی تریان هەفتا بێ دەگەینە حەل بەڵام ئەگەر هەمومان مەترەکەمان بریتی بوو لە 100 سانتیمتر باشە ئەم مەترە لەکوێوە دێ نە لە عەقڵی من نە لە عەقڵی تۆ لەو زاتەوە دێ کە منیشی تۆشی دروست کرد باشە ئەمی ژەڵێت دینەکەی منیش لایەن خواوە هاتووە کەی لەلایەن خواتەوە ئەو خوای کە تەوراتی نارد ئەو خوای کە تەوراتی نارد ئەو خوای کە ئینجیلی نارد هەر ئەو خوایشەکە قورئانی نارد ئەو قورئانش کە نسخی تەورات و ئینجیلی کردەوە بۆ چونکە تەورات و ئینجیل تەحریف و گۆڕانکاری زۆری تێدا کرا ئینجیلێک کە تێیدا هاتووە کە عیسا کوڕی خوایە کەی خوای گەورە مەخلووقێکە باوکێکە تا کوڕی هەبێت و ژنی هەبێت کاتێککە ئەو گۆڕانکاریانە ڕوومانە مەجازەکەیەتی لای ئەوان مەجازی و حەقیقی نییە لێرەدا ئەمان دیارە تایفێکیش یاخود تیارێکی تریش هەیە کە بڕوایوانی وابێ مناو مثلا عيني مسيحية يعني خواي جورا القرآن لقد كفر الذين قالوا إن الله ثالث ثلاثة أوانيش أو ديني هم وياه بلى يعني خو أواني جلين دينك إما نسخ نبوته تزاي أوي هندي زار يعني أمان مثلا النصراني كان جورا كان بلى خو تزاي أوي عليه هندي زار عليه يعني إما بالروامان وايا كقرآني بيروزي إيوا للا خدا ونهاتوا خوليرا تششكا أو دبي بلغمان هبي لسر حق سيك ديكين البينة على المدعي هر كسي كقسيك دكاده بلغي هبي لسر بلان تو كمرك بلغا اكي بلاي ايما بلغا كان تو راستن ايش كمرك بلغا هني بلاي خويا راست كان بلغيان راستا كبلاي عيسى كري خوايا عقلي تشي قبولي دكات كان بلغيان راستا كبلاي مريم خزاني خوايا كان بلغي راستك خوايك خالقه وارجو اسماني دروس كردو كوريشي هبك مخلوق شخص هيك كاتب بوماناي لا بوماناي نيه سياقي زواج دانيه اما يعني درين روحي خوا لناو امدا تو وزور يعني يشي خواي جورا خواي جورا روحي شي مخلوقه تاو كل شخص يشوك عيسى عليه الصلاه والسلام بتويتوا او خواي جوري ارجو اسمان روحك كلنا وذاتي عيسى دا تواوتوا مثلا يشي لو بلغاني مثلا يشي لو بلغاني مثلا كايهنيتو عليه صفتك هي المسيح دا لهيس بيغمبري شي ترى نبوه اويش كأم صفتا تنها لخداي جورا داهية اوي زندوك النوم مرور كواتا بو نمونه يعني باش اما بلغي لسر اوي زور نمونه بلا لسر او بوسين اما بلغي لسر اوي كعيسى خويا امان بقناعتي خويا خوينا امان بقناعتي خويا بحقه هاك جان نابي هر باشا كابراك يعني ام حق تسولي يعني حق ابي بناسب بكري او مانوت حق ابي بناسب كابراك تزيدك بقناعتي خوي دزي كردن شاكا مشروب دخواته بقناعتي خوي باشا دشي خلق دجي بقناعتي خوي باشا كواتا او ايشان او موضوعان دبي بو قناعتي خلق لي بقرين يا دبي الا بيورك هبك او بيور حق بيت گومانی لەسەر نەبێت ئەو پێوەرەیە ئەو پێوەرەش وەکوتم کە من داینێم قبول نەبێ با بەلای کەسەوە نەک من کە بێت و ئەبوو بەکر و عومەریش داینێن سەحابەش داینێت گەورەترین زانای ئیسلامیش داینێت هەر قبول نەبێ با بەلای خەڵکەوە بەڵام پێوەرێکە ئەو خوای دایناوەکە من و تۆ ئەوانیشی دروست کردووە کامیان پێوەرە خۆ چەندی کتێبی ئاسمانیت هەیە ئەو کتابانەی کە تەحریف و گۆڕاون کە کۆمەڵێک انحرافاتی تێدایە کە نسخ بۆتەوە بە نصی قورئان ئەوانش بەهەمان شێوە ئەڵێن ئەوەی ئێوەش گۆڕاوە ئەوەی ئێوەش انحرافەکەی لەکوێدایە ئەوەی دیاریکەن مەسەڵەن ئەڵێ قورئانی پیرۆزە لەسەر زاری خەڵک کۆکراوەتەوە دوای 40-50 ساڵ دوای پێغەمبەری صلی الله علیه و سلم کۆکراوەتەوە هەر لەو چ زمانێک هەیە لەوەی ئەم شتانی هاتووە وایە دەتوان یەک ئاەتمان بۆ بێنەوە بڵێن وانیە ئەو جار تەوراتێکی ئەوان کە بە کەیفی خۆیان قەشە و پاپاکانیان بە کەیفی خۆیان دەستکاری دەکەن و شتی لێ زیاد دەکەن و لی کەم دەکەن لە کاتێک ئاەتێک شتێ لە قورئانی پیرۆزە ئاماژە بە تەحریفی التوراة وإنجيل بعد آيات إخوة قد فرمي يحرفون الكلمة عن مواضعه يحرفون تحريف بلام عليه بلام تفسير يجبو أم آيات هربون من لا يبزاوي عليه أو معناه التحريف نية لدق بلكو للتأويل وتفسيره يحرفون الكلم نيفرمو يحرفون المعنى خذي كلمة كذا قورن خذي كلمة كخوي دقورن أو جار باشا بود بيت يعني كسيتي وكتو مثلا يا أمثالتو بود بيت توراتك يا إنجيلك كلا بيش قرآن بچن سدها توا
کە ئەو هەموو دەستکاری گۆڕانکاری تێدا کراوە ئەوەی ئەوان مسلەم بێت تەسلیم بی بۆی بە حەقی بزانین بەڵام قورئانێک کە ئەو هەموو ئومەتە ئیسلامیە جیل لە دوای جیل بۆی جێڕاوینەوە خی گەورە خۆی پاراستوێتی لەوەدا شەک هەبێت ئەوە دیارە ئەو ڕاوبیر بۆچنی من نییە کاک دکتۆر بەڵام ئەم پرسیارانە ئەم شیکردنەوەوانە لە کۆمەڵێک کتێب داهاتوون جگەلەوە خۆیان قەناعەتیان بە دینەکەی هەموو ئەم ئاەتانی کە ئێمە بە بەڵگەی هێنینەوە بۆ تەحریف هەر بە تەفسیری بەسەر مفەسرینی معتبەری ئیسلامدا لە بیداتی قسەکانم چیم گۆڕانکاری نییە لە بیداتی قسەکانم گوتم ئەگەر هات و دوو عالم خلافیان هەبوو ئێمە دەگەڕێنەوە بۆ سەرچاوەکە کە قورئان و حەدیثە من نەبەی زاویم دەوێت بۆم تەفسیرکە نە من تەفسیری دەکەم نەسی ئاەتەکە خی گەورە خۆی ئاەتێکی ئاشکرا واضحی هێنا يحرفون الكلمة عن مواضعه بەڵام ئەدی پێش و پاش ئەم ئاەتە چیمان پێڵێ وكان فريق منهم يعني کەواتە بەشێک هەمویان نەچون بیگۆڕن ئەوانەی کە بەناو زانادینەکانیان بوون ئەوان چون دەستکاریان کرد خی پەروەردگار دەفەرمێت اتخذوا أحبارهم ورهبانهم أربابا من دون الله أحبار ورهبان عالم وعابد كان يندسكاريان كرد وقران كاريان كرد نكفى الله حكركاري شي فقير بدسكاري توراة وإنجيلك أو كي بوي هي دسكاري توراة وإنجيلك ناش توانت أوانت دينيان تيكدا باش أخوا بو أمانش نباراست يعني وزاري ترجع أو بيستلمان أراستا كرد يعني أراستا ما مسيطري كرد باشا يعني والله كلامي خوي بو وابزانم والله أم دايتوا همو بۆنەی پاراست وەڵامی ئەوە شتێکە بەڵام پێشە وەڵامی شتێشترت دەمەوە لە قسەکەی تۆوا دەگەم کە تۆ بتێ وەکو بڵێ لۆمە و گلەیەکە بخەیتە سەر خوای پەروەردگار بۆنەی پاراستن نەخێر نەکتمە بەستت بێیان نەبێ قسەکە ئەوە دەگەێنێ یەک شت با پێ بڵم کاک دکتۆر لە زۆر بەرنامەی تریش ئێمە ڕوبڕووی ئەم زۆرە ئیشکالی ئەوینەوە بەرنامەکەی من بەرنامەیەش تەقلیدی نییە وبن کە پرسیارەکەم اعتراضین واقل لەگەر ڕخنەگرێکش دابنیشم عکسی دەکەمەوە ئەم جارە من یعنی پرسیارەکانم بە عکسەوە دەکەم کێشەنیە بەس ئەمانوێ ئەم زۆرە ئیشکالانە کە هەیە حەلیکەین بێگومان ئەبێ من پرسیارەکە بم شێوە تەرح ئەکید کەسانێکێ ئێستاوا لە تۆ دەگەن ئەگەر خۆشت ئەو نیەتت نەبێ وەکو بڵێن ڕخنەیەک لە خوای گەورە بگیرێت بۆ ئەوانی نەپاراست یان لە کۆتایی حەڵقەی ڕابردوودا پێ دوتم باشە بۆ خوا هەمومانی هیدایەت نەدا هەموو لێرەدا بڵێ بەڵام یەک نابڕ وەرەگرن مەگەرە مۆلات بوو بینان و ئازان خۆشەویست دوای نابڕەش کورت و ئەگەرن وڵات